بیرمان نەچێ مامۆستا باڵدار بۆ خۆی پەروەردەکار و شارەزایەکی زۆر باش بووە لە سایکۆلۆژیای پەروەردەیە. بەڵام ئەوەی من هەستم کردووەیان لێ بزانم بەڕاستی نووسینی کوردی لەسەر دەستی مامۆستا ئەمین باڵدار ئەتوانین بڵێن ئیستیقراری کرد. ئەساساً جارێ پێشەمشتی ئەبێ ئەو پیاوە جێ ڕێزە کە لەو کاتا بیری لەوە کردێتەوە. بیری لەوە کردو کە شتێکی تایبەت هەبێ نەک ئەمە خۆناغ هەیە بۆ ئەو کتێبانە. مەسەلا هەمان بۆ وەختی خۆی ئەحمەد عەیزاغا کتێبی داناوە یا خەڵکی دایناوە کتێبەکانیان پەروەردەیی نەبوو. مامۆستا برایم باڵدار لە دانانی شعرە دەستێکی جوانی بۆ هەتا لەم کتێبەیە پەپوولە پشیلە و بەدەر لەوەش ئەو کاتێک کە ڕۆیشت بۆ ئەمریکا بۆ زانکۆی ئەمریکا لەوێ کتێبێکی بڵاو کردەوە. ئێمە کە کتێبی ئەلفوبەی کوردی باڵدارە خوێنینەوە لەو سەرەوە کائینێکمان لێ دەرناچێ کە ڕقمان لە ئینسانێکی تر بێ.